بەڵێ ئەمن لە بەغدایە لە ساڵی 1953 لە ئوتێلێک بووم پێیان دەگوت شیمالکەوی. ئەو ئوتێلە تقریبەن ماوەی 4 ساڵانی لێ بووم. لە ساڵی 53 حەسەن جیرەک لەوێ بە شاگردی هاتە ئەو ئوتێلەی خۆی و ژنەکەی. بوو ئەوەی دائیمەن گۆرانی دەگوت دەنگی خۆش بوو. کوڕێکی کەشە بوو ناوی سەدا ئێرفان بوو. ئەو سەدا ئێرفانە لە ئیزاعی بەشی کوردی متەرجیم بوو لە ئینگلیزیەوە بە کوردی. ئەو سەداها کە لە واسەی ئەوەی لە ئیزاعی بەشی کوردی ئیشی دەکرد تەکلیفمان لە کاک سەدایی کرد کە حەسەن جیرەکمان بۆ دابمەزرێنێ و حەسەن جیرەکمان برد بۆ ئیزاعی بەشی کوردی. کامیلەفەندی ئەو کاتەی مدیری ئیزاعی بەشی کوردی بوو. لەوێ چەند گۆرانیشیان پێبوت بە حەسەن جیرەکی دەنگی خۆش بوو. وتیان با بێت بۆ ماوەی هەفتەیەکی پراوەی بە دەنگەکەی دەکەین ئەنجا دای دەمەزرێنین بە چەرچاو. طبعا جنسیەشی نەبوو، هەویەشی نەبوو، ئێرانی بوو حەسەن جیرەک. وەڵا تەبیعی هەستام ئەمن نامەیەکم کاغەزێکم نووسی بۆ قەڵازێ وەکیلێکم هەبوو پێیان دەگوت تاهای مامە حەمەی. ئەو تاهای مامە حەمەی هەستا بەدی بۆ دائیرەی نەفووسیان لەسەر گوندێکی خۆمان کە پێی دەڵێن برایماوە لەسەر ئەو گوندەی تەشکەریان بۆ دەرێنا. ئەو کاتەش بە عەمەلی جنسیەشی بۆ کرد گەڕایەوە بۆ بەغدای حەسەن جیرەک و جنسەکەشم بۆ جێبەجێ کرد. ئەو یەکسەر دامەزرا بوو بە گۆرانی بێژ لە ئیزاعی بەشی کوردی. پەیوەندی تۆ حەسەن جیرەک بۆ واسەی ئەوەی کە ئەو حەسەن جیرەکە ئەمن دامەزران لە هەر شوێنێک لە هەر مناسەباتێک بوو بایە تەلەفۆنێکم کرد بە حەسەن جیرەک داهاتە ئەو شوێنەی بۆ ئاهەنگگێڕان و ئەو مەجلیسەی خۆش دەکرد بە گۆرانی خۆش. ژنی لەگەڵ بوو یان تەنیا بوو؟ بەتەنها داهات گۆران. نە مەبەستم لەگەڵ لە بەغدایە بوو. خێزانی لەگەڵدا بوو یان نا؟ خێزانەکەی لەگەڵدا بوو لە ئوتێلەکەی چەرچەپی دەشوشت. لەو ئوتێلەی چەرچەپ و بەرگەسەری دەشوشتن. طبعا بە مانگانە ئیش پارەی خۆی وەردەگرەویش. حەسەن جیرەکیش طبعا شاگردانی وەردەگرت و مانگانەش هەبوو لە ئوتێلەکەی. لە ئیزاعی بەشی کوردی یەکسەر بە 12 دیناری تەعیین کرا. 12 دیناری ئەو کاتە زۆر بوو. چەند ساڵ لێ مایەوە؟ ئەوە تقریبان 55 تا 56. ئەمە تا لە 56 بەردەم بەجێهێشت کە حیفی سەرتۆ هاتە ئارا. ئەمن ئەوە بوو نەقڵم کرد، خۆم نەقڵ کرد بۆ کەرکووکێ. حیفی سەرتۆ تەبیعی مەکتەبەکان هەموو داخران، کوردیەکان داخران، متەوەسە داخرا، حتا مەکتەبی سەرەکی ئەوانە هەموو داخران. هاتم بۆ کەرکووکێ مانگێکی لە کەرکوو دانیشتم مەکتەب لەوێش داخران. ئەوە بوو وازم مێنا من بێگژایی دەخوێندن. ئەمن گەڕامەوە بۆ قەڵازێ. حەسەن جیرەک چەند جار هاتوچۆی کرد بۆ ئێرانەوەندی کە لێوە بووی؟ جا حەسەن جیرەک ئەو کاتەی کە گیراوە وابزانم جارێکیان کتێبێک هەبوو پیان دەبوو کتێبی چەپکە گوڵ بەشی کوردی ئیزاعی گۆرانی بێژەکان هەمووی ئەو ڕسم و گۆرانەکانی تێدا بوو. هەستا بە حیساب فەردێک دەوری یەک فەرد ئەو کتێبەی هێنان ئەلا ئەسای بیان فرۆشی بیان دە بە عادە بێ بۆی پاری پێوەربگرێ. حەسەن جیرەک ئەوە بۆ ڕۆژ بۆ ئێرانێ ماوەی 6 مانگە خۆی نەهاتەوە. وەختێکی کە هاتەوە وەڵا زیندانی کراوە. یعنی بەو شێوەیە تا ئەو کاتەی ئەمن حەسەن جیرەکم نەدیوەتەوە لەوێ بەوراوە. لەو گۆرانیانی کە حەسەن جیرەک دەیگوت لە بیدایەتی ئامینەم سوورەگۆڵ ئای بەلەنجەولایە ئەو گۆرانی دەیگوت ئەمن زۆرم پێخۆش بوو. دائیمەن ئەو گۆرانیم پێ بۆی دەگوتمەوە. دەموت ئەو گۆرانیم بۆ بڵێ حەسەن ئەو گۆرانی بۆ دەگوتمەوە. لە پاش ئەو گۆرانیەش ئەو جوانی بۆ جوانین عەشقی دەشتی گەربیانم ئەو گۆرانشم زۆر پێخۆش بوو. چ گۆرانیەکەیە کە گوێ لەنەوە بێتەوە لە بۆ تۆی گوێ لەنەوە بێتەوە دواتر؟ وەڵای کەم گۆرانی هەبووە کە ئەو گوتبی بێڵێتەوە. یعنی هەموو گۆرانیەکانی هەموو تەزریکراوە خۆی بوو، دانەرەکەی خۆی بوو. یعنی ئەوە نەبووە تەقلیدی کرد و بێ گۆرانی بێژێکی کەی گوت بێتەوە، ئەوەی نەبووتەوە.
حەسەن زیرەک گۆرانێکی بۆ تۆ گوت بێت بەڵێ هەیە تەزیل نەکرابێت لە ڕادیۆ ئەوانە یان ئەو گۆرانێک کە کتونی هەموو هەموو تەجی کراوە هەموو تەزی کراوە بەڵێ ناوەڕە گۆرانی نەبووە کە ئێستا هەموو تەجی کراوە هەموو کراوە ڕام بووە حەسەن زیرەک هونەرمەند بووە لەبەر ئەوەی هونەرمەندێکەشی ئەوە بووە بە حەقەت گۆرانی کەسی نەگوتۆتەوە ئیلا دانەرەکە هەر بۆ خۆی بووە هەر بۆ خۆشی گوتوویەتی بەڕێوەبەری ئێزگەی بەغدا چییە بۆ کات بەڕێوەبەری ئێزگەی ڕادیۆکە جەنابەت مدیری ئیزاعی بەڵێ مدیری ئیزاعی بەشی کوردی کامیل ئەفەندی بوو بەڵێ خەڵکی شوێ بوو کامیل ئەفەندی خەڵکی شوێ بوو خەڵکی سلێمانی بووە بەڵێ خەڵکی سلێمانی بوو دیارە ئەو کات کە حەسەن زیرەک پرۆڤەی لەگەڵ کردوونە دواتر پێیان نەکتونەوە چۆنێ ڕازی بوونە حەسەن زیرەک چۆن توانیوێتی لەگەڵیان بگونجە لەگەڵ ئەو مۆسیقایانە نەخێ نگلیان لێ نەبووە نانە هیچ گریان لە حەسەن زیرەکی نەبووە ئەوە بوو ماوەیەک هەفتەیەک دەوری دە ڕۆژان چوو پراوان بە دەنگەکەی کرد و زۆریان ڕادە دەنگەکەی بوو یەکسەر تەعینیان کرد نازانیت یەکەم گۆرانی کە تەزیری کرد چ بوو لەوێ بەذاتی خوا ئەوم دەسایات نەماوە بەڵێ زۆر دەنەکە